موژدە بە گوێرەی نووسینی مەتا بەشی 12. لەو کاتەدا لە شەممەدا عیسا بەناو دەغڵاندا تێدەپەڕی. قوتابیەکانی برسیان بوو، دەستیان کرد بە گوڵەگەنم پڕواندن و خواردنی. کە فەریسیەکان بینیان پێیان وت: ئەوە ئەوەی قوتابیەکانت دەیکەن دروست نییە لە شەممەدا بکرێت. ئەویش پێی فەرموون: ئەی نەتان خوێندۆتەوە داود چی کرد کاتێ خۆی و ئەوانەی لەگەڵی بوون برسیان بوو؟ چۆن چووە ناوماڵی خودا و نانی قوربانی خوارد کە بۆ ئەو و ئەوانەی لەگەڵی بوون دروست نەبوو بیخۆن، تەنها بۆ کاهینان نەبێ. یان لە تەورات نەتان خوێندۆتەوە کە کاهینان شەموان لە پەرستگا شەممە گڵاو دەکەن و بێتاوانیشن؟ پێتان دەڵێم گرنگتر لە پەرستگا لێرەیە. بەڵام ئەگەر واتای ئەوەتان بزانی بوایە من میهرەبانیم دەوێ نەک قوربانی، ئەوە بێتاوانتان تاوانبار نەدەکرد، چونکە کوڕی مرۆڤ گەورەی ڕۆژی شەممەیە. لەوێ ڕۆیشت و هاتە کەنیشتەکەیان. ئەوە بوو پیاوێک دەستێکی وشک بوو. لێیان پرسی: ئایا لە شەممەدا چاکردنەوە دروستە؟ تاکو سکاڵای لێ بکەن. پێی فەرموون: چێ لە ئێوە ئەگەر مەڕێکی هەبێت و لە شەممەدا بکەوێتە چاڵێک، ئایا نایگرێت و دەری ناهێنێت؟ مرۆڤ چەند لە مەڕ نرخدارترە، کەواتە لە شەممەدا چاکەکردن دروستە. ئینجا بە پیاوەکەی فەرموو: دەستت درێژ بکە. ئەویش درێژی کرد و چاک بووە وەکو ئەوەی دیکە. فەریسیەکانیش کە دەرچوون تەکبیریان کرد چۆن لە ناوی ببەن. عیساش بەمەی زانی، لەوێ ڕۆیشت و خەڵکێکی زۆر دوای کەوتن. ئەویش هەمویانی چاک کردەوە و ئاگاداری کردنەوە ئاشکرای نەکەن، تاکو ئەوەی بەهۆی پێغەمبەر ئیشایا وتراوە بێتە دی کە دەڵێت: ئەوەتە خزمەتکارەکەم کە هەڵم بژاردووە، خۆشەویستم کە پێی دڵشادم، ڕۆحی خۆمی دەخەمە سەر، جاڕی دادپەروەری بۆ نەتەوەکان دەدات. شەڕ ناکات و هاوار ناکات، کەسیش لە شەقامدا دەنجی نابیستێت، قامیشێکی کوترا و ناشێنێت، پڵی تەیەکی دوو کەڵکردا ناکوشێنێتەوە، تاکو دادپەروەری بە سەرکەوتن دەگەیەنێت. نەتەوەکان هیوایان بە ناوی ئەو دەبێت. ئینجا پیاوێکیان بۆ هێنا ڕۆحی پیسی تێدا بوو. ئەویش نابینا و لاڵ بوو. چاچی کردەوە تا ئەوەی لاڵەکە قسەی کرد و بینی. خەڵکەکە هەموو سەرسام بوون و وتیان: ئەمە کوڕی داود نییە؟ بەڵام فەریسیەکان کە ئەمەیان بیست وتیان: ئەمە ڕۆحی پیس دەرناکات مەگەر بە بەعلەزبوولی شای ڕۆحە پیسەکان نەبێت. بەڵام عیسا بە بیرکردنەوەی ئەوانی زانی پێی فەرموون: هەر شانشینێک دووبەرەکی تێدا بێت وێران دەبێت، هەر شارێک یان ماڵێک دووبەرەکی تێدا بێت خۆی ڕاناگرێت. ئەگەر شەیتان دەربکات ئەوە دووبەرەشیان تێدایە، کەواتە چۆن شانشینەکەی خۆی ڕادەگرێت؟ ئەگەر من بە بەعلەزبوول ڕۆحی پیس دەربکەم، ئەی کوڕەکانتان بەشێ دەریان دەکەن، بۆیە ئەوان دەبنە دادوەرتان. بەڵام ئەگەر من بە ڕۆحی خودا ڕۆحی پیس دەربکەم، ئەوە پاشایەتی خودا هاتۆتە سەرتان. یان چۆن یەکێک دەتوانێت بچێتە ماڵی بەهێزێک و شتەکانی تاڵان بکات مەگەر زوو نەیبەستێتەوە ئینجا ماڵەکەی تاڵان بکات؟ ئەوەی لەگەڵ من نییە دژمە، ئەوەی لەگەڵ من کۆ ناکاتەوە بڵاوی دەکاتەوە. بۆیە پێتان دەڵێم هەموو گوناه و کفرکردنێکی مرۆڤ دەبەخشرێت، بەڵام کفرکردن دژ بە ڕۆحی پیرۆز نابەخشرێت. ئەوەی قسە بە کوڕی مرۆڤ بڵێت دەبەخشرێت،
بەڵام ئەوەی قسە بە ڕۆحی پیرۆز بڵێت نابەخشرێت، نە لەم ڕۆژگارە و نە لەوەی دێت. وا بکەن دار باش بێت بەرهەمی باش دەبێت، وا بکەن دار خراپ بێت بەرهەمی خراپ دەبێت، چونکە دار بە بەرهەم دەناسرێت. ئەی بێسووی کۆرەماران کە ئێوە خراپ بن، چۆن دەتوانن بە چاکە بدوێن؟ دەم ئەوە دەڵێت کە لە دڵ دەڕژێتەوە. مرۆڤی چاک لە گەنجینەی چاک شتی چاک دەردەهێنێت، مرۆڤی خراپیش لە گەنجینەی خراپ شتی خراپ دەردەهێنێت. بەڵام پێتان دەڵێم هەر وشەیەکی بێباک کە خەڵک پێی دەدوێ لە ڕۆژی لێپرسینەوەدا هەژماردی خۆی هەیە، چونکە بەوشەکانی خۆت بێ تاوان دەکرێت، بەوشەکانی خۆشت تاوانبار دەکرێت. ئینجا هەندێک مالم و فەریسی وەڵامیان دایەوە و وتیان مامۆستا دەمانەوێ نیشانەیەکت لێ ببینین. کەسی وەڵامی دانەوە نەوەیەکی بەدکار و داوێن پیس داوای نیشانە دەکات، نیشانەی نادرێتێ جگە لە نیشانەی یونس. جا چۆن یونس 3 ڕۆژ و 3 شەو لەناو سشی ماسیەکی زەبەلاحدا بوو، ئاواش کوڕی مرۆڤ 3 ڕۆژ و 3 شەو لە ناخی زەویدا دەمێنێتەوە. لە لێپرسینەوەدا خەڵکی نینەوە لەگەڵ ئەم نەوەیە ڕادەوەسن و تاوانباری دەکەن، چونکە بەزاردانەکەی یونس تۆبەیان کرد. ئەوە تا لە یونس گرنگتر لێرەیە. لە لێپرسینەوەدا شاژنی باشوور لەگەڵ ئەم نەوەیە ڕادەوەستێت و تاوانباری دەکات، چونکە لەو پەڕی زەویەوە هات بۆ گوێگرتن لە دانایی سلێمان. ئەوە تا لە سلێمان گرنگتر لێرەیە. کاتێ ڕۆحی پیس لە مرۆڤ دەردەچێت، لە ناوچە وشکانیەکان بە دوای حەوانەوە دەگەڕێت و دەستی ناکەوێت. ئینجا دەڵێت دەگەڕێمەوە بۆ ماڵەکەی خۆم کە لێی دەرچووم. کاتێ دەگەڕێتەوە دەبینێت چۆڵە و گسک دراوە و ڕێکخراوە. ئەوسا دەچێت و 7 ڕۆحی پیسی دیکە لە خۆی پیستر لەگەڵ خۆی دەهێنێت و دەچن لەوێدا دەژین. ئینجا کۆتایی ئەو مرۆڤە لە زاران خراپتر دەبێت، بۆ ئەمنەوە بەدکارەش ئاوا دەبێت. لە کاتێکدا کە ئیسا قسەی بۆ خەڵکەکە دەکرد، دایک و برایانی لە دەرەوە ڕاوەستا بوون، داوایان دەکرد لەگەڵی بدوێن. یەکێک پێی وت ئەوە دایک و برایانتە لە دەرەوە ڕاوەستاون، دەیانەوێ لەگەڵت بدوێن. ئەویش وەڵامی قسەکەری دایەوە دایکم چێیە و برایانم چێن. ئینجا دەستی بۆ قوتابیەکانی ڕاکێشا و فەرمووی ئەوە تا دایک و برایانم، چونکە ئەوەی بەخواستی باوکم بکات کە لە ئاسمانە ئەوە خوشک و برا و دایک